سڵاوتان لەبێت. فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق پەیامێک ئاڕاستی حکوومەتی هەرێم دەکات. ئەمڕۆ سێشەممە فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق لەبارەی تەواو نەکردنی پرۆژەی دووسەیری جادەی کەلەر سلێمانی پەیامێکی ئاڕاستی حکوومەتی هەرێم کرد و بڕیاردەری فراکسیۆنەکەش دەڵێت حکوومەتی هەرێم پێویستە هیچ بیانویەک بۆ تەواو نەبوونی ئەم پرۆژە استراتیژیە نەهێنێتەوە. بەیانی ئەمڕۆ ژمارەیەک چالەکوان و دڵسۆزی گەرمیان ڕێپێوانێکیان لە کەلارەوە بۆ سلێمانی دەست پێ کرد بە مەبەستی فشار دروستکردن بۆ تەواوکردنی پرۆژەی دووسایدی کەلار سلێمانی کە بە ڕێگەی مەرگ ناسراوە. لەو ڕووەوە کاروانیار وەیس بڕیاردەری فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق ڕاگەندراوێکی بڵاوکردەوە و ڕایگەیاندووە پشتیوانی تەواوی ئەو هەنگا و فشاری ئەو هەموو خەڵکە دڵسۆزە دەکەین کە دەیگرنە بەر بۆ تەواوکردنی ئەو جادەیە. باسی لەوەش کردووە ئەو شەقامە زیاتر لە دەیەکە دەستی پێکردووە و هێشتا نیوەی کەمتری تەواو بووە و ڕۆژانەش بەهۆی ڕووداوی هاتوچۆوە قوربانی هەیە لەم ڕێگایدا. لە بەشێکی تری ڕاگەندراوەکەیدا نووسیوێتی گەرمیان وەک قوربانی و ماڵوێرانی خەڵک و خاکەکەی و وەک ناوچێکی گرنگ و پڕبایەخ شایستەی ڕێگەوبان و خزمەتگوزاری باشتر و زیاترە. پەیامێکیش ئاڕاستی حکوومەتی هەرێم دەکات و دەڵێت پێویستە حکوومەتی هەرێم هیچ بیانویەک بۆ تەواو نەبوونی ئەم پرۆژە استراتیژیان نەهێنێتەوە و هەموو ڕێکارەکان بۆ تەواوکردنی تەواو بکات.